چی کەسی چی وە کاسبکاریان نا پاکەتم دەفرۆش لە ناو بازاڕی بە شانازیەوە جیازەی پێوەدەدا لەمێشێشی ئێستا تەمەشاکەن ئەوە پێمان چوار حەلقەشماندانەیە ئەو چار حەلقەیە بزانە ڕەنگی چەند جوان گۆڕە هەر زۆر جوان بووە تەمەشایکەن تەمەشای ئەو حەلقانەکەن ئەو من ناوم هەندرێن عەبدوڕەحمان وەرتیە لە ساڵی 1996ەوە لەو دوکانە بچووکەی لە لای هاوڕێیەکی خۆشەویستی قوتابخانە بە ناوی کاک خەتاب لەگەڵوی ئیشم کرد ئیشم کرد لە سەفەرێکی گوندی وەرتەی زەیدی با و باپیرانی خۆم دەگەڕامەوە بە سەردانی خزمانم کردبوو کە بە بازاڕی دەهاتم هەر بەو کۆڵانەی دەهاتم کاک خەتاب سەلامم لێ کرد بانگی کردم گوتی وەرە هەر بە وەرتی بانگی دەکردم ئەو کاتیش لە هاوڕێی قوتابخانە بووین وتی وەرتی دەوەرە ژۆرێ وەڵامیش هاتمە ژۆرێ گوتم فەرموو دەوەرە دانیشە چایەکەم لەکەم خۆوە وەڵا چایەکی بۆ بان کردم و دەگوتی وەرە بڕۆسە و جیهازە چکەمان هەبوو ئەو کاتی جیهازەکە بەو شێوەی نەبووەوە بە خۆم کڕیتم ئەوە تورکیە جیهازەکە چوومە سەرێ و دەستەوانەکەم لە دەست کرد و دەست و پلی ئیشەکەی منی دیت گوتی ئەتوو دەست و پلە چاچی ئیشکردنێت هەیە دەبی لێرە ئیشکەی باسی ئەومان نەکرد پارە چییە ئیش تەنها ئیش کە خۆشەویستیت لۆ ئیشەکی هەبوو نابی پارە بێتە پێش چاود یەکەم شت لە ژیانت چکە لەوانەیە هەفتەی یەکەم بە 10 دیناری ئەو کاتی دیناری ئاسنیشە بوو ئاگادار بن 10 دیناری عێراقی هەموو جارێک کوردەواری مەدەیگۆ 10 دینارە خومینیەکە ئیبن سینە نازەم زانایەکی گەورەی عێراقە لە سەریتی بە 10 دیناری ئیشم کرد لێرە دواتر تەتەوەڕ بە ئیشەکەی درا خەڵک لە هەموو شوێنان لە سۆران لە خەلیفان لە مەسیف لە کەلک لە کوران لە لەنگە لە تەیراوە هەلاشەیان دەینا لەکنە من هەلاشەمان دەکرد ئەو جەما ئەو کاتیش کۆمەڵە برادەرێک بووین دوو برای دیشم لەکنە من ئیشیان کردیە مامۆستا مەلادانە مامۆستای ئاینیە خەریجی شەریعەی ئیسلامیە کاک زانای براشم ئەو کاتی تازە قوتابخانەی هونەرە جوانەکانی تەواو کردبوو هەر هەمومان ئەمن خۆم و هەر سێ برام کە ئێستا لە بازاریش دەکەین کوڕی کەسێک بووین باوکمان مامۆستا بوو ئێستا تەقاعودە خانەنشینە لە بنەماڵەکی هەژاری خوێندەوار پەروەردە بووین فێر ئەوە بووین کوڕێزی خەڵک دەگرین ئیشکردن ڕێزە تربیەتە ئەخلاقی گەورە ئەوەیە ئیشەکت کرد چەند ماندی بووی چەند ئیشت کرد ئەوەندەش ڕێز لە خەڵک بنێ خۆشەویستی بەدەستهێنانی یا بەدەستهێنانی خۆشەویستی خەڵکی شتێکی زۆر قڕز نییە تەنها خراپە مەکە زمانێکی جوان ئەخلاقەکی جوان کردەوەکی جوان دەستێکی پاک ئەمینیش بە لەگە خەڵک ئەمن ئەلێرە بوویمە جیرانێکمان هەبوو ئەویش لا بەستە پیازەی ئەمن لەگەڵە خۆم هینابوو لێرە ئیشی دەکرد کاک سەدرەدین زۆر پێکەوە ئیشمان کردیا وەکو برایان بڕوا بکە بە تەشت بە بەقڵاچ بە فەردە بە گوش بە عەلاگە زێری خەڵکمان لێرە هەلاشە کردیا ئەمانەتی ئەو خەڵکەمان پاراستیە و هەموو خەڵکی ئەو بازاڕە شاهێدی لەوەی دەدا کە لە ساڵی 96 کە لێرە بە شاگردی ئیشم کرد پێش هەنجینێ پاکەتم دەفرۆشت لە قەیسەری بیپسیم دەفرۆشت بە شانازیەوە سەربڵندیە گەنج کاسبی بکە ئای بفرۆشی لە جادەی دەست پان نەکاتەوە لە خەڵک دەست لە داک و بابی پان نەکاتەوە دەبی ئیش بکەین ئەو وڵاتە بەس بە ئیشکردن بەڕێوە دەچی ئەگەر دەتەوێت وڵاتەکەت خۆش دەوێ و لە جیاتی ئەوەی بڕۆیە شوێنێک وەرە پاکەتی بینێ لەسەر جادەی بفرۆش ئێستان پێم عیب نییە چونکە بە خۆم کوڕە فەقیرم کوڕە هەژارم ئێستا الحەمدوللا خانووی خۆم هەیە سیارەی خۆم هەیە دوکانی خۆم هەیە ئەو دوکانی ئێستا ئی خۆمە وە کاری کڕین و فرۆشتنی زێر دەکەم لە بازار الحەمدوللا شکر بۆ خوای گەورە چونکە ڕاستە ئینسان دەبێ هەوڵ و تەقەڵای خۆی بدا بەڵام ئەگە هەوڵ و تەقەڵاتدا ئینجا خوا لەگەڵتە ئیقرا بسمی ڕەبیکە الەذی خەلەق بخوێنە ئەوجە بە ناوی خوای ئێمە ئیشەمان هەتا ئێرە هینایە کە زێرم دەشوش بە زاهی تاژی ئێرانی هەیە بۆ ئێستا هەنوع شامپۆ و زاهی هەیە پێدەشۆین جیاوازە ئەو جیهازە پێی دەگوترێ هەلاشە ئەوەی ناوی کەلامزی تێدایە
کەلامزەکان ساچمەیە ئەوەی ساچمەی عسکەریشتووە بەکاردێ بۆ ئەوە چییە؟ طبعاً خۆتان دەزان لە ڕووی فیزیاییەوە لێ خشاندن هەیە ئەوە فیزیاییە مەسەلەی مادەکەی تێدە دەکەی ئەوە کیمیاییە دوو حڕەکەی کیمیایی فیزیایی یان دوو کارلێکی کیمیایی و فیزیایی وە دەکا ئەو زێڕەی وەستا دروستی دەکات لە ئاوی مەی حامز و لە پەرداغی دەدا ئەمە پێی دەڵێن پەرداغ و مەی حامز زێڕەکە بۆی ئەو خەڵچ و خاڵی لەسەریتی لابکەوی لە کاتی تەوابوونی زێڕەکە وەستا لە حیمی کردیە لیرەیە پاوەنە گەردانەیە هەرچە ئیشێکە دەبێ ئیشیان بەوەی دەبیتەوە بیهینە هەلاشەی لە هەلاشەی تەلمیع الذهب یعنی جوانکردن و سافکردن بەواستەی ئەو هێزی لێخشان و ئەو کارلێکە کیمیایی لە نێوان ئاو زاهی و جیهازەکەی ڕوودەدا ئەو زێرە ڕەونەقەی جوان وەردەگری خۆتان زان کانزای زێر کانزایەکی جوانی بریسکەدارە سیفەتی فیزیایی خۆی لەدەست نادا ژەنگ ناگرێ کەم ناکە کۆ نابێ ئەگەر لە شوێنی خۆی بمێنتەوە ئەو ڕەنگە زەرباوەی زەردی سوورباو کە لە ناو بەشەکانی تری کانزاکانی بە شێوەی تواوەیی هەیە لە دەست نادا زێر بۆیە معدنێکە تا ئێستا یەک لە معدەنە یان لە کانزای هەرە گران بەهایەکانی جیهانە زێر ئەگەر هەلاشە نەکرا ناستە ناوجامخانەی ئێک و تەلمیعی و سەرنجی خەڵک ڕابچێشی جوانیەکەی ئێستا مەسەن ئەو ئێستا ئەو عملیەکەت لۆ دەکەم بەیەک فڕێی ئاوی تێدەکەم زاهی تێدەکەم زاهی ئەو زاهی قاپان زاهی احتیادی بەڵام ئەمن پڕیلی بەکاردین جاروەیە هەر جاری شتێک ئێستا هەر لەبەر چاوی جەنابتانە ئەو زێڕەیە ئێستا تەلمیع دەکەم بەس دەگەت تەلمیعکردنی ئەو زێڕەی با بێم بزانم ئەو قایش و هەندێک زێڕتی نابوو عەبدوڵڵا چ بوو جامخانە لەنا ئۆڵتراسۆنیکەی هەندێک ئەوە هەیە هەندێک زێر ختۆی هەلاشەی احتیادیە بەس خەڵک هەیە دەرێ مامۆستا هەلاشەم لۆ مەکەم بەبیرماتەوە من لۆ خۆم لێرە لەگەڵ کاسب یەکەم و شاگردایەت یەکەم مەکتەبی خۆشم تەواو کرد خەریجی مەحەدی مەرکەزی ساڵی 2002 تا ئێستاش مامۆستای سەرەتاییم لە قوتابخانە ئێواران دەرس دەڵێمەوە بەیانیانیش ئەو ساڵ بوومە مەرحەلە دووی کولیەی قانون دیبلۆماسی عیلاقات بەشی عیلاقات لە زانکۆی لوبنانی فەڕەنسی لە خوای بە زیادبی لە ناو کۆلیژەکەی خۆم دەرەجەی یەکەمی شمینا لە پۆلەکەی خۆم لەگەڵ هاوپۆلە بەڕێزەکانم کە هەمویان الحەمدوللا بە نمرەی باش دەرچووینە ئێستا یەک لە قوتابیارە زیرەکەکانی پۆلەکەم بووم لۆ بچووکە بە خۆشەویستیەوە سلکی دیبلۆماسی یان قانونی عیلاقاتی دەولیم خۆش دەوێت دەرسەکانم خۆش دەوێت خۆشەویستیم هەیە لۆ خوێندن لە هەمان کاتە و کاسبی خۆشم زۆر خۆش دەوێت ئەو سینگانە ئەوانە 2010 دەبوو لەگەڵ برایەکەم بیرمان لەوەی کردەوە دوکانی کڕین و فرۆشتنی زێر دابنین یەکسەر ئیجازەی زێڕەنگریشم دەرهێنا ئیجازەی زێڕەنگریم دەرهێنا و لەگەڵ برایەکانم پێکەوە ئیشمان کرد و ئێستاش هەر یەکەمان لە خۆمان ئیش دەکەین هەرچەندە حیساباتمان لە بینی نیە الحەمدوللا بەڵام هەر برایە و لە خۆی دوکانی خۆی ئیش خۆی دەکات و خوای گەورەش ڕازقە وەڕزقی هەموو خەڵکەکی واسع کردیە بەس خەڵک دەبێت جهود بکە ئینسان دەبێ بە ڕازگویانە لە ژیانی خۆیدا ئیدامە بە ئیشەکەی خۆی بدا بە ئیشەکەی خۆی ڕازی بی و قەناعەتیشی بە ڕزقی خۆی بێ مەرج نییە ئەوەی زێڕنگر بی های لایف بژی بۆ ئیشەکەی فول بی ئەگە ئیشی زێڕنگری چەند ساڵێکە زەعیفیشە خەڵک چونکە ئیشەکەی خۆی خۆش دەوێ هەر ئیش دەکا ئێستا خۆ ئیش وەکو جاران نییە